پندێک هەیە پەندی پێشینان ئەڵێ لە زستانانە پینەوپەڕۆ لە هاوینیشە ورد بڕۆ. لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت. پندێک هەیە پەندی پێشینان ئەڵێ لە زستانانە پینەوپەڕۆ لە هاوینیشە ورد بڕۆ. واتە لە زستانە ئەگەر تۆ هەر جلێکەکەی لە ژێرەوە لەبەرە بێ بەڵام تەنها جەستت گەرمی بێتەوە ئەوە ئاسانە، بەڵام لە هەینە تۆ جلێکی جوان لەبەرکە. بەڵام لە ئێستا پێچەوانە بۆتەوە لە زستانانە خەڵک بە دوای جلی جوانتر ئاگەڕێت. تەنانەت ئێمە لە زستانە وەک ئێستا چۆن پێشەوە تیشێرتەکەی هاوینی دانەکەندووە هەستەکەی بە تەنها فالینێکی لەبەرای ڕەنگە پێشواشمەی پێ ناخۆش بێ، بەڵام لە زستانە چاکەتێک لەبەرەکەی کراسێک لەبەرەکەی قەمسەڵەیەک بلوزێک ملپێچێک ڕوخسارت جوانتر دەرەکەوێت. ڕای دوکانەرەکانیش بە هەمان شێوە ئەڵێن لە زستانە زیاتر خەڵک گرنگیە بە جلوبەرێک. طبعا شتی جستان جیاوازە لەگەڵ هاوێ جستان خەڵا حەزش دەکا شتی گەر ببر پێشنان هەیە لێڵێ زستانان پینەوپەڕۆ هاوینان ورد بڕۆ. وەڵەوە باشە کەچی ئێمە لە زستانە زۆر گرنگین بە مەسن حتا بۆ نموناگەتوە لە زستانە قەمسەڵی لەبەرکی جوانتر ڕوخسار دەرەکەوێت وەک لە هاوینا مەسن تۆ تیشێرتێک لەبەر هەستەکەی فالینەوە لەبەرە. بەڵێ حەزمان جستان خەڵق شتی جوانەگەڕێ بشتی ئێستا پشتی جوانەگەڕێ خەڵق شتی ناشتی ناوێ ورد ناڕوایە ئێستا شتی ئەوەی ناوێ کە پێش ناوتێتی. بەڵام لە سلێمانیە کارکاسبی خۆیان هەیە، بەڵام وەکو عام ئێمە وەکو عام ئەگەڵین لە زستانە سەرماسۆڵە زۆرترە، هەتا هەرچە ئیسە تۆزێ سەرماسۆڵەکەمترە، بەڵام مەیلی خۆی لەسەر بێ ئیمساڵش هەر سەرماسۆڵەوە بێت جا لەبەر توێشوو بۆ خۆی ئاودابین ئەکاکەوە ئەو کاتێ بێتە سەر. اینجا شەرت نییە ئینسان خۆشی هەر مەبەسی خۆی جاری وا هەیە ئەگەر ئینسان لە گەڕێکێکا لە جێگەیەکا لە گوندێکا توێشوێکی باشی هەبێ جاروە هەلەیە قەومێ دراوسەیەکی هاوڵاتیە دۆستێک هاوزمانێک هەروەکو بینیمان لە کوردانی ڕۆژئاوا گڕەویان کرد و کوردانی کوردستانی عێراقی هاریکاریان کرد. ئەگەر ئینسان توێشێکی باشی هەبێ یارمەتی دراوسەیەک هاوڵاتیەک ئەدا لەو تەنگانە ڕزگارێکە وەکو پێغەمبەر وەکو ئاەتی قورئانی پیرۆزەیە فەرمووی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. هر إنسانك شاكي كديادر هاندي بدن بوي شاكا بكا، هر إنسانك خرافي كر رياقري بكن كنيكا جاء أو كان. كوكري مشتانة تنها بونيك خلق خويلي بخوا بلكو بوها وكاري كرني خلقيشا لزستان. بله أو إنسانك وا هول أغات وشو بخوي كو أكاتو الدنيا بلادلي خوانيتي أويا أجر تنانيك كيشيك مشكلة ريو كده دراوسيكي خزميكي برادريكي هاوزمانيكي بوي بتواني لا گەلەوەش خەڵک مەسەن زۆر جار بۆ نمونە ماڵێک ترخێنە ناکەن ماڵێک شتێک چێ داوایانێک هەڵەگەر ترخێنەتان کردەوە بەشی دووسێ چێشتن بەرێ. بەڵێ تعاون زۆرە لەبەرەوە ماڵی وا هەیە بە زۆری ئایلەکە حەزیان لە خواردنێک هەیە ماڵێکی تر هەیە حەز لەو خواردنیە بەڵام چەند ئەندامێکی ئەو ماڵە حەز لەو خواردنە هەیە هاریکاری ئەکات تەکلیف لەم هاوڵاتێکەکە جا ئەگەر ئەم نەیبێ و ئەویش نەیبێ ئەوی کە نەبێ معنای وایە هیچ لەبارەی منۆ جلیستانە جوانترێکە زیاترشی جوانتر لەبەرەکەی وەکو قەمسەڵە وەکو بلووسی وشتی جوان. جێی زستان خۆ دەزانی بەرەو پاییز کە خەڵک ڕۆی تر جێی کوردستان و خاستن سلێمانی سادە ئیتر خەڵکی دەزەکە بە کومباکردن و بە شتی کۆکردنەوەی زستان و وەکو نەوت و وەکو ئەو جۆرەشانی کە پێویستی زستان بێت. طبعا بە گوێرەی توانای خۆمانشتمان کۆ کردوێتەوە بە گوێرەی پێویست بەشی بەڵام وەکو ئەوەنە زۆر نییە بەشیڵان بە گوێرەی توانای خۆی بەشی بەلای کەمەوە 2 مانگ مانگونی وێ 2 مانگ کۆ ئەکەیتەوە دوای هاریکاری تر ئەکرێت بەڵام تشما هەر کۆ کردوێتەوە وەکو نەوت حاليا ئیسا ئێمە وەرەقەی نەوتمان وەرنەگرتووە بەڵام وتیان نەوت گەڕاوە ئەو گەڕەکانی وەرەقەیان بووە گەڕاون وتیان زۆر زەروریە نەوتەکە زۆر زەروری ئەوە داوامان لە حکومەت و کاربەدەستانەوەیە کەوا پێش ئەوەی سەرماسۆڵە بێ چونکێکم هەموو کاتێ لە مانگی دەگا سەرماسۆڵە و باران بووە بۆ کاتی سەرپەڵی پێڵێنە کوردەواریە جا پێش ئەوەی سەرماسۆڵە بێ ئەگەر داوامان لە حکومەت هەیە کە تەوزیعاتی نەوتکا و ئەشکای ئیشەڵا بۆ هاوڵاتیان بۆی توێشی خۆیان بخەن چونکێکم زۆر ماڵی وا هەیە مناڵی وردی هەیە ئینسانی بەتەمەنی هەیە ئینسانی ناساقی هەیە ئەگەر بێت و سەرماسۆڵەیەکیش دێ هەڵکە ڕەنگە بڵێم
فریای خۆی نەکەوێت نەوت کۆکاتەوە بۆ دابینکردنی ژیانی خۆی جا پێویستە پێش سەرماسۆڵە تەوزیعاتی نەوت بکرێت داواشمان لە کاربەدەستان هەیە لە حکوومەتی هەرێم هەیە هاریکاری هاوڵاتیان بکە بۆ ئەشکای ئیشەڵا کەوا نەوتەکەش تەوزیع بەسەر هاوڵاتیانە بۆ ئەوەی کەوا ئیسە ئێمە خۆمان دیقەتەکەین سەرما نییە بەڵام مەیلی خوای لەسەر بێت لە کاتێکی کە ماوەکو خوای گەورە فەرمیە لە ئاەتی قورئان ئەفەرمێت لە کون فەیەکونێکی کامەیلی خوای لەسەر بێت سەرماسۆڵە خەڵکا ئینسان فریا هیچ ناکەوێت ماڵەوتان ترخێنوشتی دروست کرد مەسەن بامیێوانی زرد کردو بۆ زستان نەوەڵە نازانێ وانە نازانێ نانە لە ماڵانی قەرزەکە مەسە ماڵانی ناسیاوە خوشک و شتەکان ئەگەر دایکم ترخێنە بکە بۆمانە نێرە یان ناسرەوە شتێ بکە بمانێ کە بۆ زستانە بێ لەبەر گەرمیەک و ئایا بە وزە و وزەیەکی زۆری تریتیایە لەبەر لە کۆمەڵە شت پێگێت وزەیە گا بە لەش ئینسان بێگومان تۆ مەسان هەنێشت هەیە لە زستانە کە ئەخورێت وزە داهاتێ مەسەن بۆ نمونە شیرینی لە زستانە ئەگەر ئێمە بەبیریمان نایە ساڵانی زۆرە لە لادیەکانە مەسانە مێوژ و گوێز و کۆمەڵەشیان داناوە بۆ کووت شەوچەرێ بۆچی داناوە مەسەن گەرمی و کوزەیەگا بە لەش ئینسانیان خۆرمایان بەکارێناوە بەڵام ئێسەژ ئێسە کو ئەزانین ترخێنەوەشە دروستکە بەڕاستی نازانن شەوچەرا و کوجاران ماوە لە زستانە لە ناو شار و ئێسامی بۆ بە چرە سات و شتانیان گوڵە بە ڕۆژیان چرە ساتە خەڵکەکە گرنگ نییە مەسەن چیە خواردنەکە بەڵام ئایا وەکو جاران ماوە بخەڵک و جاریان نا ئەو ڕەونەقەی جارانی ئەو خۆشی جارانی نەماوە جاران مەسەن تۆ لە لادیەکە دانیش کڵاوێنیانە کرد گۆرەی بازیانە کرد لەگەڵ ئەوشا شەوچەرەیان هێنا مێوژ و گوێز و کۆمەڵشیان دانا لەگەڵیان خوارد ئەوانە کوا ماوەی ئێستا گەنجان هەن خەریکی فەیسبووکە و خەریکی کۆمەڵێشتە و شەوچەرەکەی بە فەیسبووک پندێک هەیە پەندی پێشینان ئەڵێ لە زستانانە پینەوپەڕۆ لە هاوینیشە ورد و بڕۆ هەروەک ئەوەی وتمان خەڵک خەریکی کڕینی فەرش و کومبارە بۆی کە ماڵێکی گەرم و جوان بۆ ئەم زستانە بڕازێنێتەوە ئێمەش وا خوازین ماڵێکی گەرم و جوان و پڕخۆشی پڕ بەرەکەت بڕژێ بەسەر هەموو ماڵەکانتانە لەم زستانەیە و هەموو زستانەکانی تر تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد دەکتێبنەوە خواتان لەگەڵ